هاتەکەی ئەو تەنکەرانە بابی دەستم بنەگە ئەو دوو سایدەم پێتەوانەکە لە سەخت لەسەر خوێنی خۆم دیکەم بەس ئەوەندە تەنکەرێک کە لێرە ئەمە ڕاماگرتووە بە ئەوەندە دەنە دەستی ئەمە دەیفرۆشم لەو زیادە سەفی دەکەم زانە تەواوی دەکەم یان تەواوی ناکەم کابراکشم لە خوێندەوارم شادەی شەشیشم نییە وەڵڵی بابی دەنە دەستم بە ئەڵڵا تەواوی دەکەم ئێمە ئەو شۆڕشەمان پێکێناوە ئێمە ئەو حکومەتەمان دروست کردووە هەتا ئەکەنجین ئێوە ئاور لەو خەڵکە هەژاری نادەنەوە سبێنێ چۆن داوای دەنگ دەکەن چۆن ئەوە دەڵێن دی ئاوادان دەکەن ئاوادان دەکەنەوە ئەو خۆپشاندانن کە لێرە تەنها یەک داواکاری هەیە چکل تەنها بە ئەو دەکرێت داواکارێکەمان ئەوەیە کە نوێنەری ئەو خۆپشاندانە چەندی زووتر جەنابی کاک باوەڵ ببین و بۆ ئەوەی کە چارەسەری وەزعەکە بکرێت دڵنیا باگە هەر جوابمانەدەنەوە جوابمانەدەنەوە حەتەی دوکانمان بەدەستەوە یەکسەر دەچینە سەر حەتەی دوکان کاک مەڵبەند هەمووکو هاوڵاتیەکی دانیشتووی ئەم سنوورە و بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی خەلەکانە کە خۆی زۆر جار و ڕۆژانە بە چاوی خۆی ڕووداوەکانی هاتچووی ئەم ڕێگای دەبینێت سڵاو لێبێ و ئەم کاتت باشتۆ ئەمڕۆ وەکو هاوڵاتیەک لەگەڵ ئەم خزم و دۆستانەی خۆت بەشداری لە خۆپشاندان دەتوێت پەیامی تۆ چییە وەکو هاوڵاتیەک و دواتر وەکو بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی خەلەکان دەسان خۆش بە بەخێر بێن ئێمە وەکو هاوڵاتیانی سنووری ناحەی خەلەکان و بە بناری کۆسرتیشەوە ناحەی خدران داواکارێکە زۆر ئاسایە کە داواکاری ئەوەی دەکرێت کە کارە پێدانی کارەباکە زیاد بکرێەوە دووسایدکردنی جادەکە نزیکی لە 2012 ئەم جادەیە ئیشی لەسەرەکە نزیکی 20 بۆ 25 کیلۆمەترە بەڵام بەداخەوە وەستێنراوە زۆرترین ڕووداوەکانی هاتشۆژ لە هەموو کوردستان لە ناوچەکەی ئێمە ڕوودا کە 20 کیلۆمەترە بەڵام بەداخەوە بە ساڵی 2022 16 کەس گیانی لێدە 130 کەس بریندار بووە و خێزان هەبووە تەنها یەک کەسی لێ دەرچووە 2013 ئەمری ئەو جادەیە دەرچووە تاکو ئێستاکەینێ ئەو 2023 دەچینە ناو 2024ەوە بۆ تەواویان نەکردە ینی 20 کیلۆمەتر 25 کیلۆمەتر تا دەگات تا ئەم لای خەلەکانەوە هەر ئەوەندە دەبێت زیاتر نابێ یعنی بڕوا بکە ئەوەندە سوتەمەنێکە ئێستا ئەمە لێرە ڕامانگرتووە هەموو جادەکەی پێتەواو دەکرێت تا دەگاتە دوکان بەوەندەی کە مە ڕاماگەتەوە دە سوتەمەنی هەموو جادەکەی پێتەواو دەکرێت ئەو تانکەرانی کە ئێوە ڕاتان گرتووە بە زۆری چیان پێ بووە زۆربەی زۆری نەوتە ڕەشەیە کارەکەی ئێمە زۆر بەسیتە بۆ بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە ئەم ڕێگایە هەموو خەتی ئێران و تورکیا و هەموو هەرێمی کوردستانی لەسرە وێران بۆ هەموو هەڵتەکاوە یعنی هیچ خزمەت گوزارشی پێوە نییەوە چەندین جارە دێن هەندێکی پرپۆڵەیەشی لێ دەکەن و بەجێ دێرن داوامان کردەوە 25 کیلۆمەترە ئەم دوو سایدەمان بۆ جێبەجێکەن و بۆ قیرکەن لەگە گوندەکانمان هەتا ئێستا خزمەت گوزاری بۆ یەک لادێمان نهاتووە فەرمو سەیری بادەوان کە هەر لە بادەوان و باقلان و کانوێتمان و شێخ مەسووریان و کانی مازوو تا دەگاتە خەلەکان بناری کۆسرەتیش هەر لە خدرانەوە تا دەگاتە سنارانی هەمووی وێرانەیە نە کۆڵانێکمان بۆ چەمەتۆ کراوە نە ڕێگاوبانێکمان بۆ کراوە نە دێلن بیری بە حەفارەش دێدێن